سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی خوێندنی 2022-2023 هاتۆتەوە بە هیوای ئەوەی بتوانین وەکو بەرچاوڕوونیەک وەکو داتا و زانیاریەک بەکاری بێنین لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی. لەم ڤیدۆیەدا درێژە ئەدەین بە باسەکانمان سەبارەت بە زانکۆی کۆیە و کۆلێژێکی نوێ بۆ ئەوی خۆشەویست باسەکەین کە ئەویش کۆلێژی زانست و تەندروستیە لە زانکۆی کۆیە. با بزانین بە پێکەوە تەمەشایەک بکەین، بزانین بەشەکانی چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بۆ ساڵی خوێندنی 2022-2023 چەند بووە تاوەکو وەکو بناغە و بەرچاوڕوونی بەکاری بێنین. ئێوەی خۆشەویستیش ئەتوانن سوود لەم کەمترین کۆنمرانە وەربگرن بۆ ئەوەی وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنین لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵایی. فەرمون با پێکەوە کۆنمرەکان ببینین. یەکەم بەشمان لە کۆلێژی زانست و تەندروستی زانکۆی کۆیە بریتیە لە مێدیکال مایکرۆبایۆلۆجی کە زانکۆڵایینی پارێزگاکەی 92.571 و گشتێکەی 93.667. پارالێلی پارێزگا 91.667 و گشتێکەی 92.8. بەشی بایۆلۆجی 8.133 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 88.4. پارالێلی پارێزگا 73.984 و گشتێکەی 84.98. بەشی کیمیا 67.782 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 81.3. پارالێلی پارێزگا 63.298 و گشتێکەی 80.1. بەشی کلینیکال سایکۆلۆجی 65.965 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 68.469. پارالێلی پارێزگا 61.196 و گشتێکەی 64.105. بەشی ماتماتیکی پیشەسازی 65.3 زانکۆڵایینی پارێزگایە و گشتێکەی 67.3. پارالێلی پارێزگا 6.051 و گشتێکەی بە هەمان کۆنمرە. کۆتابەشمان لە کۆلێژی زانست و تەندروستی لە زانکۆی کۆیە بریتیە لە بەشی فیزیک کە 64.912 زانکۆڵایینی پارێزگایەتی و گشتێکەی 69.3. پارالێلی پارێزگا 60 و گشتێکەی 66.9. قوتابیان و خوێندکارانی ئەزیزم، ئەوەی کە باسمان کرد لەو خشتەیەدا بریتی بوو لە کۆلێژی زانست و تەندروستی لە زانکۆی کۆیە. ئەوەی لێرە ئەمێ ئاماژەی پێ بکەم بەشی کلینیکال سایکۆلۆجیە کە بەشێکە تەنها لە زانکۆی کۆیە لە کۆلێژی زانست و تەندروستی هەیە. ئەو بەڕێزانە بە پێی بڕیارێکی سەندیکایی پزیشکان ئەتوانن لە ژێردەستی ئەو بەڕێزانەی کە دکتۆری تایبەتی دەرونین کار بکەن. تەنها ناتوانن چارەسەر دابنن، بەڵکو سەرپەرشتیکردنی چارەسەرەکەن، واتە ئەو پێداویستیانی لە دەرمان و لەو بابەتانەیە ناتوانن دایبنن، بەڵام هەموو ئیشەکانی تری دکتۆری دەرونی ئەکەن. ئەتوانن لە با بڵێن ڕێکخراوەکان لە ئەو شوێنانەی کە تایبەتمەندت بە شوێنە دەرونیەکان کار بکەن. بە هیوای ئەوەی توانی بێتمان لەو کۆنمرانەی کە باسمان کرد و لەو زانیاریانەی کە بە ئێوەمان داوە سوود و قازانجێکی هەبوو بێ بۆتان، ئێوەش بتوانن بەرچاوڕوون بن بەرامبەر هەر بەش و کۆلێژێک کە کەمترین کۆنمرەکانی چەند بووە. بۆمان دووبوونمان لایک و کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و دڵنیاش بن هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە، بەڵکو ئەوانیش سوود لە کەناڵەکەمانە بینن. بە هیوای سەرکەوتنتان.